بێگومان عێراق و هەرێمی کوردستانیش کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا لەسەریان ئەتوانێت مەترسی جدی لەسەر ژینگەی هەرێمی کوردستان و کۆمەڵێک لایانی گرنگی پەیوەندیدار بە کەشوهەوا بکات. ئەم پرسەپرسێکی جیهانیە ئێستاش کۆنفرانسێکی گرنگ لە لایەنەتەوە گرتوەکانەوە لە مەسر بەڕێوە دەچێت. بەڵام ئایا هەرێمی کوردستان پلانی چییە بۆ داهاتوو تا چەندە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و حکوومەتی عێراق هەماهەنگە بۆی کە بتوانێت ڕوبەڕووی ئەم دیاردێ بێتەوە کاریگەریەکانی کەمتر بکاتەوە؟ پرسیارەکانم ئاراستی بەڕێز عەبدوڕەحمان سدیق سەرۆکی دەستەی پاراستن و ژینگە لە هەرێمی کوردستان دەکەم. بەڕێز عەبدوڕەحمان سدیق، ئەم کاتت باش. 27مین کۆنفرانسی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە مەسر بەڕێوە دەچێت. هەرێمی کوردستان و عێراقیش لە چوارچەوەی ئەو وڵاتانن کە دەکەونە ژێر کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا. بەستنی ئەم نوتکانە دەتوانێت کاریگەری دەبێت، عێراق چه ڕۆڵێک دەتوانێت بگێڕێت؟ بەڵێ، دیارە ئێمە وەکو هەرێمی کوردستان وەک بەشێک لە ڕووی ئیداریەوە لەگەڵ عێراقدا ماوەی 5-6 ساڵە خەریکین بۆ ئامادەکردنی ئەوەی کە پێی دەگوترێ بەڵگەنامەی پشتگداری نیشتیمانیەکان. واتە ئێمە لە مانگی نۆی ساڵی 2020 چوونە نێو ڕێکەوتنامەی پاریس. وەختێ دەچێت نێو ڕێکەوتنامەی پاریس دەبێت تۆ لە دوو بواردا بەڵێن بی کە کار دەکەی. یەکیان بواری کەمکردنەوەی گازە گەرمکارەکان کە پێی دەگوترێن میتیگەیشن، بوارەکەی تر ئەدابتیشنەوەتە خۆگونجاندن لەگەڵ ئاسەوارەکانی گۆڕانکاری کەشوهەوا. ماوەی ئەو ڕابردووە ئەو ئیندیسیەمان ئامادەکرد لە 15 2021 دامانە سکرتاریەتی ڕێکەوتنامەی پاریس لە 1/12/2021 چۆتە بواری جێبەجێکردن. کە چۆتە بواری جێبەجێکردن لە ماوەی 11 مانگی ڕابردوودا وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کاری باشیان کردووە. یەکێکیان وەزارەتی کارەبایە کە توانی لە ماوەی ساڵی ڕابردوودا لە 125 کارەبای بەرهەمهێنرا و لە هەرێمی کوردستان بەرچەرچاوی وزەی خاوێن بێت، چ بە سۆلار بێت، چ بە هایدرۆپاور بێت. لە هەمان کاتدا وەزارەتی کشتتوکاڵ توانی شێوازێک لە کشتتوکاڵ لە کوردستانە دابێنێ کە پێی دەوترێت کشتتوکاڵی زیرەک. لە هەمان کاتیشدا مەسئلەی زیادکردنی پۆند و بەنداوە مام ناوەندەکانە وەبەرهێنان. ئێمە و دەستەی وەبەرهێنان ئێستا کە بەشدارین پێکەوە ئێمە لە چوارچەوەی عێراقدا لە کوردستان لیژنەیەکمانێ پێ دەوترێت لیژنەی گۆڕانکاری کەشوهەوا. سەرۆکی ئەو لیژنەیەش لەگەڵ لیژنەی نیشتیمانی عێراق بەشدارە. ئێستا شاندی ئێمە کە بریتین لە شاندی دەستەی ژینگە لەگەڵ وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ نوێنەری سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئێستا بەشدارن لەوێ و تا کۆتایی ڕۆژانی کۆنفرانسەکە بەردەوام دەبن. ئەوەی کە توانی ومانە لە هەرێمی کوردستاندا ئامادەیکەین بریتە لە وەبەرهێنانی سەوز. ئەوە بەرهێنانی سەوزش پرۆژەیەکی گەورەیە لەگەڵ خۆیان نابردویانە لەگەڵ نوێنەری وڵاتانە باس لەوە دەکەن کە کوردستان ئەو شوێنە هێمنەیە ئارامەیە کە دەتوانن وەبەرهێنانی ژینگەی سەوزی تێدا ئەنجام بدەن. باشە بەڕێز عەبدوڕەحمان سدیق، دیارەکە ئەو ڕێکەوتنێن بەڕێستان ئاماژەتان پێ کرد لە 2021ەوە تا 2030 وڵاتانی جیهانی شەر بەرنامەیان بۆ مەداڕشتووە کە گازە کەربۆنیەکان کەم بکەنەوە. ئایا ئەم ڕووداوانە تا چەندە کاریگەریان هەبوو بە تایبەتی لە دوای شەڕی رووسیا لەسەر ئۆکرانیا کە ئیتر خەڵک لە جێگەیەوەی کە گازە کەربۆنیەکان کەمتر بەکاربهێنن کەم بکەنەوە پەنایان بردۆتە بەردار بڕین بەکارهێنانی خەڵوز گەڕاونەتەوە بۆ دواوە؟ ئایا ئەمە کاریگەری لەسەر ئەم ڕووداوە سروشتیانە ناکات کە ئەبنا هۆکاری گۆڕانکاریەکانی کەشوهەوا؟ بەدڵنیایی کاریگەری دەبێت، چونکە ئەگە بڕوانین جۆ بگرین لە قسەکانی سیمۆن ستیل کە نوێنەری نەتەوە یەکگرتوەکانە بۆ گۆڕانکاری کەشوهەوا، پێمان دەڵێ ئێمە لە کۆب 26 لە گلاسکۆ کە هەرێمی کوردستانیش بەشدار بوو لەگەڵ عێراقدا، ئێمە بڕیاروا بوو هەموو وڵاتانی جیهان هەستن بە کۆمەکردنی وڵاتانی زیان لێکەوتوو لە سندوقێکا کە پێی دەوترێت GCF، یعنی بە مانای ئەوەی کە گرین کلایمت فەند، واتە سندوقی سەوزی کەشوهەوا. 100 ملیار دلار دەبێ بخرایە ئەو سندوقە بۆ یارمەتی وڵاتان بدرێت لە نێویشاندا عێراق. بەڵام هاتنی بوو یا دەستپێکردنی شەڕی ئۆکرانیا و ڕووس و ئەم بارودۆخی ئێستا کە هەیە لە ڕاستیدا نوێنەرێتەوە یەکگرتوەکانش و بەرپرس لە مەلەفی یا دۆسیەی گۆڕانکاری کەشوهەوا ئەڵێ زەحمەتە ئێستا کە بڵین گشت ئەو بەڵێنانەی کە داومانە لە گلاسکۆ لە کۆب 26 بتوانین جێبەجێکەین. لە گرفتێکی تریش ئەوەیە کە بەڕاستی شێشە سیاسیەکان کەوتونەتە نێو ئەم بابەتانە. بە پلەی یەکەم چێ بەرپرسە لە ئاستی نێودەوڵەتی لە گۆڕانکاری کەشوهەوا بە شێوازی نەرێنی بریتە لە وڵاتی چین کە بەڕێژەی لە 125 کاریگەری هەیە. دووەمیان ئەمریکایە، بەڵام ئێستا نە سەرۆکی چین بەشداری دەکات لەم کۆب 27 نە سەرۆکی ئەمریکا، چونکە سەرۆکی ئەمریکا خەریکی هەڵبژاردنە میدتێرمەکانە ڕۆژی 11 مانگ دێ، کەواتە دوو وڵاتی یەکەم و دووەمی بەرپرس دوورن لە کۆنفرانسەکە، بۆیە کاریگەری هەمیشە کەم دەبێت.
باشە ئەمەوێ سەبارەت بە مەترسیەکانی لەسەر هەرێمی کوردستان لە بەڕێزت بپرسم بۆ هاوڵاتیانیش بە تایبەتی هەندێک جار هەست بۆ مەترسیانە ناکەین تا دواتر لە درێژمەودادا کاریگەریەکانی دەرەکەون ئەو مەترسیانە چین کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە هەرێمی کوردستان دەتوانێت بۆ ڕوبەڕووبوونەوەیان چی بکات؟ بەڵێ ئێمە وەکو باسم کرد لە سەرەتاوە ئەم ئندیسیە ئەمەی کە پێی دەوتێ بەڵگەنامەی پشکداری نیشتیمانیەکان بۆ ماوەی 10 ساڵە دەستمان پێکردووە لە 11 مانگی ڕابردوودا خاڵی زۆر گرنگ کە من نامێ بڵێم باسی چی دەکەین دەمێ بڵێم ئەوەی کە کردومانە جگەل لەو نمونانەی لە سەرەتاوە باسم کرد لە هەمان کاتیشدا ئێستاکە لە هەرێمی کوردستانە وەختێ نەوت بەرهەمەهێنرێ شتێک هەیە کە ئەو گازە دەسووتێ ئەو گازە پێی دەوترێ گازی هاوڵ غازی مصاحب ئەو غازە تەنها لە چوارچەوەی عێراقا لە هەرێمی کوردستان سوودی لێوەردەگیرە و کارەبای لێ بەرهەمەهێنرێتەوە کەچی هێشتا عێراق بەو کارە هەڵنەساوە کۆمەڵێک بابەت هەنکەوە لە هەرێمی کوردستان کاری لەسەرەکرێ مەسلەی بەکارهێنانی سۆلار مەسلەی دروستکردنی بەنداوەکان لە هەمان کاتە بایەخدان بە شێوازی ئاودێری نوێ بۆ کشت و کاڵ هەموو ئەمانە کۆمەڵە بابەتێکن ئەوەی کە دەمێنێتەوە بڵین ئەوەی کە پێویستە ئێستا بیکەین ئێمە لە هەرێمی کوردستاندا دوو خاڵی زۆر سەرەکیە یەکێکیان سەرخستنی ئەمەی کە پێی دەوترێ کاربای 24 سەعات بە پریپەید بۆ ئەوەی لە کۆڵی مۆلیدەکان بینەوە چکۆ مەسەلەی مۆلیدەکان لە هەرێمی کوردستاندا مەترسیەکی یەکجار گەورەیە دووەمیشیان لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندن لە هەوڵی ئەوەین کە ئێمە بچینە سەر قۆناغی بەکارهێنانی هۆکاری گواستنەوەی گشتی کە لە هەرێمی کوردستانە بەداخەوە نیمانە ئۆتۆمبیلەکانمان بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرەتی گشتی هاتوچۆی هەرێم نزیکەی سەروی 2 ملیۆن هۆکاری گواستنەوەیە بەشی زۆریشان هۆکاری تایبەتن ئەم دوو بوارە بۆ ئێمە زۆر گرنگە بۆ ئەوەی کە کاری لەسەر بکەین بۆ ئێستا و ئایندە بەڵێ بەگشتی کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی کەمی بارانبارینە و شەپۆ لە گەرما بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە کۆمەڵێک هۆکاری مرۆیی دیکە هۆکاری گۆڕانکاریەکانی کەشوهەوان لە هەرێمی کوردستان سەرەکیترین هۆکارەکان چین بۆی کە بتوانێت بە شێوەیە هاوڵاتیان پابند بن یا هۆکارێک بن بۆ باشترکردنی بارودۆخەکە ئێمە بە پلەی یەکەم هەمیشە دەڵێن ئەبێ وەکو نەتەوە یەکگرتوەکان ئەبێت کار بکەین لەسەر هۆشیاری بە پلەی یەکەم هۆشیاری چونکە دوجار ئەوەی کە کاریگەری هەیە بەسەر گۆڕانکاری کەشوهەوا بەباری ئەرێنی و نەرێنی بریتە لە مرۆڤ کاتێک کە هۆشیار دەبێ و هەست دەکا بە بەرپرسیارەتی خۆی بەرامبەر بە ژینگە ئەمە خاڵێکی سەرەکیە دوو بریتە لە یاسا ئەو یاسایانی کە هەمان یاسای ژمارەشتی ساڵی 2008 و یاسای ژمارەسەی ساڵی 2010 ئەو ڕێنمایانەی کەوا دەرمان هێناوە و ڕەزامەندی لەسەر دراوە ئێستا کاری پێ دەکەین پابندبوونی زیاتر پیانەوە خاڵێکی زۆر سەرەکیە خاڵی سێم کە بێ دەوڵەتە زلهێزەکان یارمەتی دەوڵەتانی وەک ئێمە بن بریتە لە تەکنۆلۆژیای سەوز واتە کۆمەڵێک ئەمڕۆ میکانیزمی نوێ هاتوۆتە ئارە تەکنۆلۆژیای نوێ هاتوۆتە ئارە کە لە بەردەستی ئێمەدا نییە دەوڵەتە زلهێزەکان لە بری پارەی کاش دەتوانن بە تەکنۆلۆژیای نوێ یارمەتیمان بن لەبەرەوە ئەم سێ خاڵە هۆشیاری یاسا تەکنۆلۆژیای دۆستی ژینگە سێ خاڵی زۆر سەرەکین بۆ خۆپاراستن لە هەموو ئەو دیاردە نەرێنیانی کە ئاماژەت پێکرد بەڵێ بەڕێز عەبدوڕەحمان سدیق سەرۆکی دەستەی پاراستن و ژینگەلەرمی کوردستان زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24